جا بۆیە نوێژ دەکەین بۆی لە عەزابی خوا و لە ماری ناو قەبر ڕزگارمان بێ. لە کۆتاییدا دەڵێن خۆشەویستان با نوێژ بکەین چونکە فەرزێکی خوایە لەسەرمان. با نوێژ بکەین بۆی لە عەزابی خوا بە دوور بین. خوا تۆڵەی زۆرە چونکە ما سەلەکەکم فی سەقەر قالوا لەم نەکو من المصەلین. لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دەفەرمێ بە ئەهلی دۆزەخ ئەڵێن بۆ چوونە دۆزەخەوە، دەڵێن ئێمە لە دونیادا نوێژمان نەدەکرد. یەکێ لە صیفەتەکانمان ئەوە بوو نوێژمان نەدەکرد بۆیە چوون ناو سەقەرەوە کە دۆزەخێکی سەختە پەنا بەخوا. ئیمانمان بەوە هەیە، جەهەنم هەیە، بەهەشتەیە، ئەوانەی کە تاوانبار بن و تۆبە نەکەن خوا دەیان خاتە جەهەنمەوە، ئەوەشی ئیماندار و خواناس و خواپەرست بێ خوا دەیخاتە بەهەشتەوە. جا با خوای گەورە نەمان کاتە عیبرەت بۆ دوای خۆشمان، با بە خۆماندا بچینەوە تەقوای خوا بکەین. نوێژ نەکردن تاوانێکی زۆر گەورەیە، کوفرە. ئینسان پەنا بە خوای گەورە تووشی عەزابی خوا و دووچاری عەزابی خوای دەکا. با بە خۆماندا بچینەوە نوێژ دەکەینە بەڕێوە فەرزە لەسەرمان بۆی خوا لێمان خۆش بێ و لێمان ڕازی بێ بمان خاتە بەهەشتەوە، بۆی لە گوناهەکانمان خۆش بێ نەک لە بەرەوەی حەیامان نەچێ. هیوادارم سوودی هەبی بۆ هەموو لایەکمان ئاگامان لە نوێژەکانمان بێ، بە تایبەتی نوێژی بەیانی لە خوا بترسن. فەوتاندنی نوێژەکانتان تاوانێکی گەورەیە. بەپێی حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کەسەی نوێژێکی فەرزی بفەوتێ، یەک نوێژ ئەگەر تۆبەی لێ نەکات دووچاری عەزابی قەبرە بێ. یەک نوێژ